زۆرن ئەو ڕوودا و بابەتانەی کە بەسەر کورد هاتوون و هەریەکان بە شێوازێکی جیاواز دەرهێنەران ئەکتەران سینەماکاران نووسەران کاری لەسەرەکەن و ئەیگەڕنەوە. دیارە لە ماوەی ڕابردووە بابەتێک تەواوی جیهانی هەژاند ئەویش کە نقمبوونی یەکێک لە ئەو بەلەمانە بوو کە لە چوونی بۆ وڵاتی بەریتانیا دیارە لە ڕێگەی ئاویەوە نقم بوو و 27 لەو سەرنشینانی کە تایە بوون بەداخەوە کورد بوون و گیانیان لەدەستدا. ئەم بابەتە بابەتێکی جیهانی بوو بەڵام بەشێک لە بە بڵین فیلم سازان توانیان کاری لەسەر بکەن و فیلمێک لەژێر ناونیشانی The Crossing دروست کرا بۆ ئەم بابەتە. ئەشمەلای زۆر بەڕێز خات و خەندە خەسرە و کە بەڕێزیان توانیان لە نێو فیلمەکە وەکو یاریدەدەری بەرەمێنەری فیلم بەشدار بنتیایە و ئێستا بەڕێزیان لە ڕێی سکایپەوە لەگەڵ من و گفتوگۆکەین لەسەر فیلمەکە. خات و خەندە سڵاوت لێ بێم کاتت باش بێت. زۆر سپاس بۆ تۆ. پێم خۆشە بزانم کە ئەم فیلمی The Crossing بۆچی بەرهەم هاتووە، ئامانج لە بەرهەمهێنانەکەی چی بوو؟ ئەمە جێم فیلمەمان ئەو بوو کە ئەم چیرۆکە بکەینەوە و اینجا دەنگێک بین بۆ کەسانەی کە بەداخەوە ئەو شەوە نەپەڕینەوە بۆ بریتانیا. یەک دوو ئەمانوێز خەڵکی بریتانیا و خەڵکی ئەوروپا تێبگەینی کە کۆچبەر کێ و بۆچی وڵاتی خۆیان بەجێ بۆچی ئەم ناخۆشیە خانە ناو ژیانی خۆیانەوە. هەروەها ئەمانوێز بزانین کێ تاوانبارن یاخود وڵاتی بریتانیا یان فەڕەنسا. بەڵێ پێم خۆشە بکە بزانم ئەرکی تۆ چی بوو لە نێو فیلمەکە؟ کارەکانم بە پلەی یەکەم لەگەڵ بەشداربوونی ئەم دۆکمنتێرەیە ئەو بوو کە بەڕێوەبردننی لێکۆڵینەکان لەلایەن کوردەوە بوو لە فەڕەنسا و لە بریتانیا. بەشێک لە کارەکانم بریتی بوون لە پەرەپێدانی سەرچاوەکان، ناسینەوەی قاچەقچەکان و پەرشتیکردنی لێکۆڵینەوە نهێنەکان لە شاری دانکۆرد لە فەڕەنسا. باشە خات و خەندە ترێلەری فیلمەکە ئامادەیە پێکەوە لەگەڵ بینەرانە بەشێک لە ترێلەرەکە بینین و دواترە گەڕێمەوە و پرسیارەکانم ئاراستی بەڕێستەکەم فەرمون. doonidana waa doon bac ah waxaa lagu aariyeeyey horteena 5 qofood ka mid ahaayeen baa aariyeeyeen baa matoorka ku xireen iyagaa bensiinka saaray iyagayaa qaaday badda geliyey kadib carruurtii waxay dumarkay ku bilaabeen inaguna waan ka dabagalnay badda intaana inay fariisan karto 15 qofood intaana 15 qofood inta kala hartay in dhaxda fariisan karto اما کوی باشی کرا لنو دریات لقلم ان شاء الله بسلامتی دقینا وبری شبونی نه لقوا بزیاده بس دعای بخیر بخیر قربان أنا ضد دبعتي أنت ماشي دون تفوشنا وضد دبعتيسن أيونا سيدو كلا دجالة إيو بروبلم كسو عرّي نلش ولا لسو عرّي مركان جلي واو كفرح صنايعه ما دام أن هدف كيجي أنت عن السوق السعودي عن ودنك كجسو تجي نبي رفات إن ساعات إيجاد منطقة نلش يجوشة. A desperate rescue mission is still underway in the Channel after scores of people drowned when a boat crammed with migrants capsized in the cold waters off Calais. Last November, at least 31 people died in the worst disaster in the English Channel in recent times. We don't know yet what country those people had originally travelled from, what threat it was they were fleeing. Over the last year, we've worked with the victims' families to find out how it happened. خات و خەندە گەڕانی تۆ بۆ سەرچاوەکان واتە بۆ بەرهەمهێنانی فیلمەکە کۆمەڵێک سەرچاوەی ڕاستی پێویست بوون تا چەند کاریگەریان لەسەر بەرهەمهێنانی فیلمەکە هەبوو؟ یعنی لێکۆڵینەکانم زۆر گرنگ بوو بۆ دروستکردنی ئەم فیلمە بەگشتی و بە تایبەتی لە کار نهێنی لە فەڕەنسا و لە بریتانیا و بۆ گەڕان بە دوای قاچاقچیەکان لە بریتانیا و لە ئەوروپا کە دەبێتە هۆی دەستگیرکردنی قاچاقچیە سەرەکیەکە بەناو هەرێم لە بریتانیا و کە تا ئێستاش لە لەندەنە
لە زیندانایە. دیارە ئەم فیلمە لە کەناڵی ITV پەخش کراوە و لە بریتانیا و لە سویدیش پەخش کراوە. پێم خۆشە بزانم کە کاردانەوەی خەڵک چۆن بووە بۆ سێرکردنی فیلمەکە، هەم بۆ کەسانی کە کوردن و لە تاراوگە ئەژین و گیان لە دەستدانی کەسانی هاوزمانی خۆیان ئەبینن و بۆ ئەو کەسانش کە بڵین ئەوروپین و نقمبوونی بەلەمێک ئەبینن کە کۆمەڵێک سەرنوشینی زۆری تیا و بەداخەوە گیان لە دەستیان. خەڵک ئەم فیلمیان زۆر بەدڵ بوو. اینجا زۆر شتیان لێ فێربوون، ڕێکخراوە خێرخوازەکانی بریتانیا و فەڕەنسا بۆ خۆیان لەناو خۆیانە بۆ ئیش بەکاری هێنن، بۆی زانەری لێ بۆی شتی لێ فێرن و زانەری لێ دەرکەن. کۆمەڵگەی کورد لە بریتانیا خۆشحاڵ بوون کە تشکی خستە سەر پرسەکانی کورد و بە تایبەتی بۆچی کورد وڵاتی خۆی بەجێڵێت و هەروەها گەشتەکە بۆ بەریتانیا چەند سەخت و مەترسیە. اینجا ئەو کەسانەی کە من نەزانم کە پیان وتوم لە بریتانیا کە لاوانەیە یەکەم جارەوەنا کۆچباریان خۆش نەبیستوێ کە ئەم فیلمیان بینیوە زۆرتر تێگەیشتون لە زانیاری ینی تێگەشتون لە ژیانی کۆچبار و کورد بە تایبەتی بۆچی کورد وڵاتی خۆی بەجێڵێت و بۆچی کۆچبار وڵاتی خۆی بەجێهێڵێت و یعنی و کوشتێک دڵیان تۆزە گەرم بۆتەوە بۆ کۆچبار. ئێمەش ئەوەمان ویست، ینی ویستمان کە خەڵک تێبگات و بزانەیە کۆچبار کێ و کۆچبار بۆچی وڵاتی خۆیان بەجێڵن و کە کۆچبار وەکو هەموو کەسێ دایک و باوکیان هەیە خوشکبرایان هەیە، ینی ئینسانن. خات و خەندە ئەم فیلمە تەنها گرنگ بوو کە نمایش بکرێت یاخود گرنگ بوو کە هەنگاوێکی تر بۆ بڕایت و بەشداری لە فستیڤالە جیهانیەکان بکات بۆ ئەوەی لانی کەم کە خەڵکانێکی زۆر بینەری بن و پامەکەی ئێوەش بگات؟ بەڵێ گوێم لێ نەبوو جوان. بەڵێ پرسیارەکەم ئەوەیە ئەڵێم تەنها فیلمەکە گرنگ بوو کە نمایش بکرێت یاخود لەوە گرنگترە کە بەشداری لە فستیڤالە جیهانیەکانە بکات بۆ ئەوەی کە بتوانێت لەوێش نمایش بکرێت و پامەکەی ئێوە بگات؟ بۆ ئێمە طبعاً کە دایما کە ئەم فیلم ئێمە ئێستا ئەوەردێکمان بردۆتەوە هی جۆرنالیستیک، ئەو بۆ ئێمە زۆر زۆر مهم بوو، بەشداری بافتاشمان کردووە. ئەوانە بۆ ئێمە مهمە لەبەرەوەی دەنگیاتەوە، لەبەرەوەی فیلمەکەمان دەنگیاتەوە بۆ خۆمان ئەگەر شتێک وەرگرین شتێک ببینەوە بۆ خۆمانەوە گرنگ نییە، بەس بۆ فیلمەکەمان بەو دۆکومنتەرەکەمان بۆ چیرۆکەکەمان ئەوە مهمە. ئێمە حەزمان لەوەیە اینجا ئێستا ئەو شتانەمان بردۆتەوە و کەچین بۆ بافتە بۆ ئێمە خۆشحاڵی پێوەکەین لەبەرەوەی خەڵک زۆر بە جوانی باسی فیلمەکەی کردوین و دەنگیشیاوەتەوە، ئەوە گرنگترە بۆ ئێمە. بەیوەی کاری باشتر و بەردەوامی سوپاس بۆ خات و خەندە خەسرە و یاریدەدەری بەرەمێنەری فیلمی The Crossing کە لە ڕێی سکایپەوە لەگەڵمان بووی. دووبارە سوپاس بۆ تۆ.